سڵاو هاوڕێیان باشن ئەوڕۆ باسی مسلسلێکی شەریکەی نێتفلیکس دەکەم کە ئۆریجینال شەریکەی نێتفلیکسە ناوی Daredevil. ئەم مسلسلەیە لە ئینتاجی شەریکەی نێتفلیکسە پێکاتە لە 3 سیزن باسی بخۆی بە ئەسڵ ستۆریەکە ئیشەریکەی مارڤڵە ستۆریەکە سوپەرهیرۆیە بەس بە شێوازی مسلسلە دەرچۆنێک بە شێوازی فلم مسلسلەکە باسی مەحامیەکی بڵاین دەکات کوێرەکە چاوی نابینی بە ڕۆژ وەک مەحامی ئیش دەکات دیفاع لە مەزلومەکان دەکاتن و لە دژی زاڵمەکان لە شارەکە بە طریقەکی وەک مەحامی بە شەویش وەک سوپەرهیرۆ دیفاع لە مەزلومانە دەکات لە شارەکە ناوی هەڵکی چنە شارەکە بە حساب بەشەکە لە نیویۆرک ئەو مسلسلە خۆشی ئەو مسلسلەی چییە یەکەمیشت ئەو مسلسلە زۆربەی مسلسلەکانی کە باسی سوپەرهیرۆ دەکات زیاتر بەرەو لایانی سایفای و ئەوستانە ڕۆیشتیەوە بە لایانی سوپەر پاوەر وشتیوە یەک لەو مسلسلەی کە زۆر شتی تێدایە کە زۆر خۆشە زۆربەی کەرەکتەرەکان ئیڤن بە سوپەرهیرۆ ڤڵنەکان ئەوی ویلسن فیسکە ئەوەی هەرچی ڤڵن هەیە لەو مسلسلەیە زۆر بوعدی نەفسی تێدایە زایدن بوعدی فەلسەفی ینی ڤڵنەکە هەر بۆ بەقوت نییە کە لە ماثیو مرداک کە بەتەڵی مسلسلەکەیە دێردێڤڵ لی دەبات و لە بەروی فیزیکاڵی و مەسڵی بەقوتە و دەتانی لە شەڕ لی باتەوە هەم لە ناحەی نەفسی و هەم لە ناحەی فەلسەفی زۆر بەقوترن و ئەتا ئێستا ئەوەندەی کە ئەمن دیتی بم لە فلیم و مسلسلەی سوپەرهیرۆ زۆر بەکەمی ڤڵنەکەم دیتیە ینی وەک دوژمنێکی بەتەڵەکەی کە لە هەردوو لایەن بەقوت بی هەم لە ناحەی جەسەدی هەم لە ناحەی فکری و فەلسەفی لێرە بەتەڵی تێدا ناوی ویلسن فیسکە ویلسن فیسک یەکێکە لە مەشهوورترین و بەقوترین ڤڵەنەکانی دێردێڤڵ ئیڤن لە فلیم سپایدەرمانیشە ڤڵێنی سپایدەرمانیشە چونکە ستۆریەکان بە خۆتان نەزان شەریکەی مارڤڵ زۆر بەڕەبتە بە یەکتری ئەو ڤڵەنە لە فیلمی سپایدەرمانس ئینتو زە سپایدەر ڤێرس ئەوەی ئەنیمێشنەکەی شەریکەی سۆنی ئیتس ڤێری ریکۆمێندە تەماشەکەن لەویش هەیە ویلسن فیسک بەس فکرەکە چی لێرە ویلسن فیسک وەکو باتمان نییە ئێستا باتمان بۆ نمونە لە فلیمی دارک نایت و زە دارک نایت رایزز دوو ڤڵنی جیانم جۆکەر مێنتڵی لە باتمان بەقوترە بەس فیزیکەلی هیز جەست فریک گای ینی هیچ نییە شێتەکە و هیچی بەدەست نییە لە سیزنی سۆری لە بەشی سێ زە دارک نایت رایزز لەوێندەر بین بەس لە ناحەی مەسڵ بەقوترە لە باتمان بەس لە دێردێڤڵ یەکێک لە فکرە بەسیتەکانی ئەوەیە کە ویلسن فیسک لەوێندەر هەم جەسەدیەن و هەم نەفسیان زۆر بەقوترە لە دێردێڤڵ بۆیە زۆر نامێ بزمە ناو تەفاسیلەکە ستۆریەکەی سپۆیلکەم مسلسلێکی ئیتس ڤێری ینی دارک جەوەکی خۆش سینەماتۆگرافیەکی باش ئاکتینگەکی باش ینی جەوەکە زۆر دارکە دەرباتە ئەو نوعەت کە پێویستت پێبی مەسەلەن سوپەرهیرۆیەک بەس تۆزێک منداڵانە نەبی تۆزێک ماچورانە بی هەرچی قسەک بکری هەرچی ئەحداسێک ڕووبدا هەرچی شتێک ڕووبدا لەو مسلسلەی بوعدێکی نەفسی بەقوتی تێدا ئەگەر تەماشێکی بە زوانی فکری لێ بکوێ بۆی دەچی کە ئەو مسلسلە زۆر لەوەی دیپترە کە پێ بڵێ مسلسلەکی سوپەرهیرۆ بۆ ئیز ڤێری ریکۆمێندد ئێستا مسلسلەکە لە نەتفلیکس هەیە ئەوە بۆ زۆربەی خەڵک باشە لەبەرەوەی نەتفلیکس دەتانم بڵێمە زۆربەی جێیەکان لە ماڵ و مۆبایل وشتیوە ئەڤێلەبڵە خۆی دەبا بەردەوام بابە 3 سیزن بوو پاس سیزنی 3 مارڤڵ شەریکەی مارڤڵی شەریکەی دیزنیە پاشەوەی کە دیزنی پلتفۆرمی دیزنی پڵسی ئالان کرد کە منافسی نێتفلیکسە لایسنسەکەی وەرگرتەوە کە بەحساب بەخۆی دووبارە ئینتاجی بکاتەوە بەس تا ئێستا هیچ ئەخبارێک نیە لەسەری معلوم نییە ئایا ساڵی چەند دەست بە تەسویر وشتیوا دەکەن هیچ پلانەکەی وزائیدەن بە تەواوکەری ئەوەی نێتفلیکسی دەبیان لە دووبارە لە سفرەوە دەست پێ دەکەن بۆ ئەو ستۆریە ئەمن وەک بەش بە خۆم ڕێی خۆم ئەو مسلسلەی کە لە نەتفلیکس ئینتاجی کردیە یەکێکە لە مسلسلە باشەکان ئۆریجینال نەتفلیکس دەتانم بڵێم پاش هاوس ئۆف کاردی دێردێڤڵە ئیڤن لە دارک و لە سترێنجەر تینگزی بەقوترە کە ئەوانە مسلسلەی ئۆریجینال نەتفلیکسن 3 سیزنە وەک گوتم تەماشەکەن زۆر ئینجۆی لێ دەکەن لە یەکەمین دەقەوە تا ئەخیری زۆر شتی فەلسەفی تێدایە زۆر دیپ و بەمانایە زۆر سپاس ئەگەر حەستان کرد ڤیدیۆی لەو ئەوها کورت و بەسەرەی لەسەر مسلسلە و شتیوا باسکەم حەزم لێ سەبسکرایبی چەناڵەکە بکەن و لە ئەخیریش زەنگوڵەکە ئۆنکەن بۆ ئەوی دەقە بە دەقە ئاگدار من هەرچە ڤیدیۆی تازم دابزان لەسەر هەر بابەتێک لە بابەتەکانی فلیم و مسلسلە هەم لێرە هەم لە دیوەخانی فلیم زۆر سپاس